لە نۆرنبێرگ ئەڵمانیاوە ئەیهام سەقەر ڕۆژنامەنووس و سیاسەتمەدار و ئەندامی جوڵانەوەی کار و دیموکرات بەڕێزیان سەبارەت بە زیادبوونی ئاڵۆزیەکانی سووریا لەگەڵمانن. بەڕێز ئەیهام سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. خوێندنەوەت بۆ دۆخی لازقیە و تەرتوس چۆنە؟ دەگوترێت کۆمەڵکوژی ئەنجام دراوە. دۆخەکە ئەمڕۆ زۆر خراپترە لە دوێنێ لە سووریا و تا دۆخەکە شێواوە بە دڵنیاییەوە هەڵگرتنی ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە هەر وڵاتێک ڕوو بدات و تا گرژیەکان بەرەو زیاتر دەڕۆن و زۆرێک لە کۆمەڵکوژیەکان کە پێشتریش لە لازقی ئەنجام دراون و تا ئێستاش دەبینین جارێکی دیکە دووبارە دەبێتەوە بەر لە ئێستا هەندێک هەواڵمان بۆ هاتن کە لە لازقیە گرژیەکی لە بانیاز گرژیەکی زۆر گەورە هەیە لە نێوان هێزەکانی سوپا و چەکدارانی پاشماوەی ڕژێمی پێشوو ئەمە بەداخەوە و ژمارەیەکی زۆری سەربازان کوژراون کە سەر بە حکوومەتی ئێستای سووریان و هەروەها کۆمەڵکوژی بەرامبەر بە خەڵکیش لەوانەیە. شەوەکاری گرژی و ئاڵۆزیەکانی لازقیە و تەرتوس چییە؟ بەدڵنیاییەوە هەندێک کەس هاتوونە دەرەوە کە سەر بە ڕژێمی پێشوون ڕووداوێک هەبوو هەروەها لەوانەیە ئەو دەستگیرکردنی هەندێک لەوانەیە کە پێشتر دەستیان لە خوێنی سووریەکان تێوە گڵاوە لەوانەیە ئەمە وەکو کاردانەوەیەک بیتن بۆ ئەو دەستگیرکردنی ئەو کەسانەی کە لە ڕژێمی پێشوودا تۆمەتبارن بە کوشتنی خاڵک کە بۆیە ئەوەی زانی ومانە بە دەیان هەزار سەرباز بەرەو ناوچەکە ناراویەکانی لازقیە و تەرتوس بەڕێکەوتون و ئێمە ناتوانین ئێستاش بڕیار بدەین کە کێ لەم بابەتەدا هەڵەیە بەڵکو پێویستە دیراسەی ڕووداوەکان بکەین و هەنگاو بە هەنگاو لەگەڵیان دابین بۆ ئەوەی بزانین لێرە دەبینین ڕووداوی کوشتن هەیە ڕووداوی ڕوبەڕووبوونەوە هەیە بۆ نمونە خوشکی من لە بانیاسا و گوتی کە من ماڵەکەم جێهێشتووە بەهۆی ئارامی دۆخەکە. باشە دەستێوەردانی دەرەکی لەم شەڕەیە هەیە؟ ئێستا هەموو جیهان چاودێری دەکات بەڵام تا ئێستا هیچ زانیاریەکی پشتڕاستکراوە نییە کە لایەنەکان وڵاتانی دیکە دەسواردان لەناو ئەو بابەتەدا بکەن و تا ئەمە کاروبارێکی ناوخۆی سووریایە لەوانەیە لە ئەنجامی تۆڵەسەندنەوە بیت یاخۆ ئەوانن کە دەیانەوێت تۆڵی خۆیان لە کەسی بەرامبەریان بکەنەوە و هەروەها ژمارەیەکی زۆری سەربازانیش چوون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو چەکدارانە. باشە ئەو شەڕ و ئاڵۆزیانەی سووریا شەڕی مەزهەبیە یان بەڕاستی شەڕێکی ینی شەڕە دژی پاشماوەکانی ئەسەد؟ نا ڕوبەڕووبوونەوەکان لە چەند ناوچەیەکی دیاریکراون و تا ڕوبەڕووبوونەوەکان هەیە ڕاستە تا ئەم ساتەش کە من باسی دەکەم ڕوبەڕووبوونەوەکان لە چەندین ناوچە لە تەرتوس و لە جەبلە و لە بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە کە کێشەی خەڵکی سڤیل چییە کە تێوە دەگلێنرێتن لەو ڕوبەڕووبوونەوەانەدا ئەوەی کە دەگوترێت کە سەر بە ڕژێمی پێشوون ئەوان تەنانەت ڕووی چەکەکانیان لە خەڵکی سڤیلیش دەکەن واتە ئەمە تا ئێستا دیار نییە و پێش ناچێت کە دەیان ڤیددیۆش بەدەستمان گەیشتون کە باسی ئەوە دەکەن کە خەڵکی مەدەلیش لەو بابەتانەدا تێوە گلێنراوە ئەوەی کە دەگوزارێت ئێستا لە سووریا پێویستە زیاتر چاودێری بکەن. باشە کۆتا پرسیار بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. پێتان وانە سووریا پێویستی بە دیالۆگی نیشتیمانی ڕاستەقینە هەیە بۆ چارەسەرکردنی سەرجەم ناکۆکی و کێشەکان؟
بەدڵنیاییەوە ئەوەی ئێستا ڕوودەدات یەکێکە لەو گرجیانەی کە بەهۆی دەسەڵاتی نوێوە هاتوۆتە ئاراوە واتە یەکتر قبول نەکردن و ڕەتکردنەوەی یەکتریە تەنانەت ڕوبەڕووبوونەوەکانیش دەچنە ئەو چوارچێوەیە کە پێویست بەوە دەکات کە خەڵکی سووریا بە هەموو پێکاتەکانیانەوە پەنا بۆ گفتوگۆیەکی نیشتمانی ببن بینیمان کە لە چەند مانگی ڕابردوودا ئەمە ماوەی چەند مانگێکی کەمە هاوڵی زۆریش هەیە بۆ ئەو گفتوگۆیە نیشتمانیانە بەڵام پێویستە هەنگاوی چەقتر بنرێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. بەڕێزەی هەمسەقەر ڕۆژنامەنووس و سیاسەتمەدار و ئەندامی جوڵانەوەی کار و دیموکرات سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێ.